هەواڵانی تێکۆشەر کادیر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی پێشمەرگە تێکۆشەرەکان ئەمڕۆ بەداخ و پەژارەیەکی زۆرەوە هەواڵی تێکۆشەر هەواڵی خۆشەویستمان کاک عەبدوڕەزاق عەزیز میرزا ناسراوە بە عەبدوڕەزاق فەیلی دڵە گەورەکەی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد. کاک عەبدوڕەزاق میرزا یەکێک بوو لە کەسایەتیە ناسراوەکان و کوڕی یەکێک لە دەوڵەمەندەکانی بەغدا و کەسایەتیە ناسراوەکانی بەغدا بوو. هەر لە هەڕەتی لاوێتیەوە خولیای کوردایەتی بوو، دۆستێکی نزیکی هەواڵ مام جەلال و هەواڵ نەوشیروان مستەفا و بەشی زۆری ئەندامانی سەرکردایەتی بوو. هەواڵ عەبدوڕەزاق لێکێ لە چالاکەوانەکانی لاوانی کوردستان بوو و بەرپرسیارەتی هەبوو لە لاوانی کوردستان و هەواڵ عەبدوڕەزاق لە بزوتنەوەی خوێندکاران چالاک بوو و لەو سەردەمی خەباتی خەڵکی کوردستان و خوێندکارانی کورد لە بەغدا یەکێ لە تێکۆشەرەکانی سڕەی پێشەوە کاک عەبدوڕەزاق. کاک عەبدوڕەزاق پەیوەندێکی یەکجار زۆر فراوانی هەبوو. پاش نسکۆی ساڵی 1975 لەگەڵ هەواڵ مام جەلال و خوا لێ خۆش بوو نەوشیروان مستەفا و کاک عادل مراد و کاک مامۆستا عومەر دەبابە و دکتۆر کەمال فوئاد و دکتۆر فوئاد و برادەرەکانی تری کاک عومەر شەخموس یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزران و یەکێک بوو لە دەستەی دامەزرێنەر. کە عەبدوڕەزاق لەو فترەی کە لە دەستەی دامەزرێنەر زۆر چالاکانە لە بەریتانیا و دوایی لە شام لە لوبنان لە ناو هێزە عەرەبیەکان لە ناو هێزە بیانیەکان کاری باشی کرد بۆ ناساندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەگەشتداچوونەوەی بەعز کە ئەوسا شیعاری لە ناوبردنی کورد و پاکتاوی ڕەگەزی هەڵگرت بوو. کاک عەبدوڕەزاق کە لە دەرەوە بوو لە وڵاتی سوید چەند دەورەیەک بوو بە ئەندامی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرەوە و یەکێک لە ئەندامی دەستەی بەڕێوەبردنی کاروباری کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان لە ئەوروپا. کاک عەبدوڕەزاق دوایی ڕاپەڕینە شکۆدارەکەی بەهاری ساڵی 1991 وردە وردە گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان و لێرە لە بواری جیاجیا چالاک بوو لە بواری پەیوەندیەکان لە بواری سیاسی و لە بواری ئیداری و یەکێک بوو لە وەزیرەکانی یەکێک لە کابینەکانی حکوومەتی هەرێم. کاک عەبدوڕەزاق دوایی بەرپرسێتی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی وەرگردووە لە بەشێکی زۆر لە کۆبوونەوەکانی سۆشیالیزم ئینتەرناسیۆنال و کۆبوونەوەی سۆسیالیستەکانی وڵاتانی جیاجیا لە ئەوروپای غەربی بەشداری کرد لە کۆنگرەکانیان. کاک عەبدوڕەزاق خوێندەوار بوو، چەندین زمانی بەباشی دەزانی، فارسی و عەرەبی و هەموو لەهجەکانی کوردیشی دەزانی و لە هەڵسوکەوت و خەباتی ڕۆژانەی بۆ کاک عەبدوڕەزاق هەموو پارچەکانی کوردستان وەکو یەک بوو بەڕاستی. کاک عەبدوڕەزاق دوا بەرپرسیارەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو لە چەند ڕۆژێک لەمەوبەر کرا بە ڕاوێژکاری یەکەمی مەکتەبی سیاسی و هەروەها بەڕێوەبردنی کاروباری مەکتەبی سیاسی لە سلێمانی و ئەمڕۆ بەداخەوە پاش نەخۆشیێکی کوشندە کۆچی دوای کرد. هەزاران سەڵاو لە گیانی پاکی عەبدوڕەزاق بەم بۆنەوە سەرخۆشی لە خۆمان و لە هەواڵەکانی لە سەرکردایەتی و لە مەکتەبی سیاسی و پێشمەرگە قارەمانەکان و ڕێخستنەکانی یەکێتی و دۆستەکانی عەبدوڕەزاق و کەسوکاری عەبدوڕەزاق خوشکەکانی براکانی دەکەم. خوا سێبووری هەموو لایەکمان بدە جێگا و ماوەی کە عەبدوڕەزاقیش بەهەشتی بەرین بێت.